شان ديدي يا نونا ضرب في شان ديدي خاب مني كاسمي باشوني قولا ودارا جاكسي من شد من ويل شارا لكسي من شد ويل شارا من أواري وتني بخاخ خليسي تمو ناجياتي شعري رفيق خيمو ناجياتي شعري رفيق خيمو يتخايتري فيشي مني دايما تودني نيتري فيشي ميان من مينة تودني جات قيدري فو أخبري قلني جات قيدري فو ويبري قلني إمج إنادي يا إمي وطني تخاشمي ماكني مامۆستاگیان لەو پرسیارەوە دەست پێ بکەین ژینکە و هەڵکەوتەی جوگرافی هەورامان چ ڕۆڵێکی هەبووە لە گەشەی زانست و پێگەیاندنی عولەمایانی هەوراماندا. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێر هاتنتان ئەەکەم دەستخۆشتان لە یەکەم بۆ بەرنامەکە دیارە پێگەی جوگرافی هەورامان کەوتۆتە ناوەندێکەوە کە لە مێژووی ئیسلامیە پێوترێن ناوەندی دێنەوەر و شارەزور. ئەم ناوەندە عولەمایان ئەفەرمون ئەگەر علم لە هیچ شوێنێکی جیهانە نەمێنێ ئەوە لە ناوەندی دێنەوەر و شارەزورە ئەتوانین هەموو زانستەکان کۆ بکەینەوە چونکە ناوەندێک بووە کە بە حیاتی زانست و زانیاری لێ نەبراوە. هەورامانیش بە شێوەی ئەو مۆقع جوگرافی کە هەیەی کەوتۆتە ئەو ناوەندەوە لە هەردوو بوارەکە لە هەم لە شارەزور هەم لە دەینەوەر سودمەند بووە وە کۆمەڵە زانا و زانستخوازی تیا هەڵکەوتووە. ئەمە لەلایەکەوە لە لایەکی تریشەوە ئەو پێگە جوگرافی کە هەیەی وای کردووە کە زۆر تێکەڵ نەبێت لەگەڵ ئەو هێزانێکە وەکو هێزێکی داگیرکەر هاتبن لە ناوچەکەەوە ئەمە بۆتە هۆی پاراستنی کەلتوری منتەقەکە هەم بۆ پاراستنی ئەوەی کە ڕۆڵی زانایان تیا زیاتر بەرجەستە بێ بۆ پێگەیاندن و خستنەوەی یا بڵاو پێکردنی زانستی ئیسلامی لە ناوچەکە و ئەمەش لەو ڕوانگەوە ئەبینرێکە هەموو کەسایەتێکی خەڵکی هەورامان بەو شێوازەی کە پەروەردە بووە پەروەردەیەکی نەرمونیانی هەیە پەروەردەیەکی هەیە کە سفتێکی نەرمونیانی لە کەسایەتی خەڵکی هەورامانە بەدی ئەکرێن. ئەمە وای کردووە کە ببێتە ژینگەیەکی لەبار بۆ پەروەردەکردن یا دەرکەوتنی ڕۆڵی پەروەردە کە زانایان کردویانە لە ناوچەی هەوراماندا. بەو حکومەی کە هەیەی ئەمە وای کردووە کە بەردەوام ئەم لادێ بۆ ئەو لادێ کە ببنە خاوەنی کەسایەتیەکی سربەخۆی خۆیان و ببنە خاوەنی ئەوەی کە مزگەوتیان هەبێ ببنە خاوەنی ئەوەی کە حوجرەی تایبەتی خۆیانیان هەبێ و خەڵکیش لە هەموو ناوچەکانی کوردستانەوە ڕوویان تێکردووە بۆتە ژینگەیەکی لەبار بۆ پەروەردەکردن و پێگەیاندن و زانایانێکی زۆر لە بوارەدا ڕۆڵی گەورەیان بینیوە کە توانیویانەکە لە ڕێگەی ئەو حجرانەی کە هەیەیان بووە نەوەیەکی جوان نەوەیەکی تێگەیشت و پێگەیشت و پێشکەش بکەن و پێشکەش بە خەڵکی کوردستانی بکەن و پێشکەش بە خەڵکی هەورامانی بکەن. ئەمەش لە سەلیقەی خەڵکی هەورامانەوە زیاتر دەرەکەوێت چونکە خەڵکی هەورامان خاوەنی پیشەیەکی تایبەتی خۆیانن خاوەنی کەسایەتێکی تایبەتی خۆیانن. زانایان ئەفەرمون ژینگەی ناوچەکە کاریگەریەتی لەسەر دروستکردنی کەسایەتەکان هەیە. بۆ نمونە ئەرستۆ ئەڵێ ئاو هەوا کاریگەری تایبەتی خۆی هەیە لەسەر دروستکردنی کەسایەتیەکان. ئێبن قەیم بە ڕەحمەت بێ ئەفەرمێ خواردن و ژینگەکە کاریگەریەتی هەیە لەسەر دروستکردنی کەسایەتیەکان. بەو پێگەیش کە هەورامان خاوەنی دروستکراوی دەستی خۆیەتی خاوەنی کۆمەڵێ بەرهەم بەروبوومی کشتتوکاڵی تایبەتە بە ناوچەکە ئەمەش وایان کردووە کە بێتە هۆیە کە کەسایەتیەکی تێگەیشت و زیرەک و نەرمونیان پەروەردە بکە کە بتوانێت خزمەتکاری گەرەکەی خۆی بێت.
مامۆستا بەدەر لە پێگەی جوگرافی و ژینگەکەی تا چەند کولتور و ڕەسەنایەتی هەورامان هاوکار بووە بۆ ئەوەی کە زانایان و علەمایانێکی بەرجەستە لە هەوراماندا دروست بوون. وەکو ئاماژەم پێدا ژینگەی هەورامان ژینگەیەکی شاخاویە. ئەم ژینگە شاخاویە خەڵکی ناچار کردووە کە جەنگی ژیان بکەن، کە جەنگی ژیانیان کردووە لە شوێنێکە ئاو هەبوو بێ، لە شوێنێکا کە دەشتاییەک هەبوو بێ، خاک هەبوو بێ، ئەوان توانیویانە ژیانی خۆیان دابین بکەنتیایە و ئەو پێویستانەی کە پێویست بوون بۆ ژیانی تاکی خەڵکی هەورامان بەرهەمیان هێناوە، کەواتە کە توانیویانە ئەمە بەرهەم بهێنن و لەگەڵ ئەوەی کە کەسایەتێکی نەرمونیان بوون و کەسایەتێک بوون هەر لە دێر زەمانەوە لەگەڵ ئاینا پەروەردە بوون، وایان کردووە کە هەمیشە مزگەوتیان هەبێ، کە مزگەوتیشیان هەبوو بێ حجرەیان بووە، کە حجرەیان بووە فەقیشیان هەبووە و مامۆستایەکی زۆر گەورە لە هەورامانە تا پەروەردە بوون و توانیویانە خزمەتێکی زۆر گەورەی زانستیش بکەن و جێگەدەستیشیان لە هەورامان و غەیری هەورامانیشە دەرکەوێت. مامۆستا زانایان و علەمایانی هەورامان ئایا لە پاڵ زانست و زانستخوازیەکەیان فێر بوون یان ئایا بەس تەنها خەڵکیان فێر کردووە یان لە پاڵ ئەوشە بەڕاستی تاکیشیان پەروەردە کردووە؟ کاتێک هەم مامۆستا کە پێی ئەڵێ مامۆستا کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە. مامۆستا تەنها ئەوە نییە کە زانستێک بگەێنێ، مامۆستا ئەوەیە کە ژینگەیەکی لەبار بۆ پەروەردەکردنی تاک، بۆ پەروەردەکردنی کۆمەڵگا، کاریگەریەتی دروستکردن لەسەر کۆمەڵگە ئێنێتە ئاراوە. کەواتە مامۆستا خۆی بۆ خۆی ژینگەیەکە کە ئەتوانین بڵێن لە هەموو ڕووەکانەوە، لە ڕووی پەروەردەییەوە، لە ڕووی پێگەیاندنی تاکەوە، لە ڕووی پێگەیاندنی خێزانەوە، لە ڕووی پێگەیاندنی کەسایەتەکانی ناوچەکەەوە ڕۆڵێکی کارامە و کاریگەری هەیە لەسەر ئەو ناوچەیە، بە حکمی ئەوەی کە کەسایەتی خەڵکی هەورامان کەسایەتێکی ئەوەیە کە تێگەشتنیەکی تایبەتی هەیە بۆ ئاینەکان، تێگەشتنی بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام و لە دێ زەمانەوە لەگەڵ یا تەفاعولی کردووە، ئەمە وای کردووە کە ڕۆڵی مامۆستا زیاتر دەرکەوێت لە پێگەیاندن و کاریگەری دروستکردن لەسەر کۆمەڵگە و لەسەر تاک و لەسەر خێزانەکان. دنيا بي وفا وخال عاقبة مرقاو مامۆستا مانەوێ باسێک لە ڕۆڵ و پێگەی زانایان بکەین لە هەورامانە، ئەگە بە تەحدیدیش بە دیاریکە باس لەوە بکەین ڕۆڵ و پێگەی زانایان و علەمایانی هەورامان لە بواری سیاسیدا چۆن بۆ چۆن هەڵی سنگێنی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سرتا سپاس بۆم دەرفەتە کە بۆتان ڕەخساندین و دوعای خێر و مۆفەقیش بۆ ئەم بەرنامەیە کە بەڕاستی زیندووکردنەوەی پێگە و ڕۆڵی زانایان لە کوردستان و بە تایبەتیش لە هەوراماندا جێگە و سەرنجێکی تایبەتی خۆی هەیە، چونکە بەڕاستی ئەگەر تەماشای هەمووی کوردستان بکەین، کوردستان هەمووی قەرزاری مەدرسە و زانایانی هەورامانن. یەکەم لە ڕوانگەی زانستیدا ئەگەر تەماشای مێژووی هەورامان بکەین، هەورامان ناسراوە بە ناوچەی پیرەکان. پیرەکان لە قورئاندا بە مەعنا حەکیمەکان دێت، بە مەعنا ژیرەکان دێت، بە مەعنا زاناکان دێت، بە مەعنا ئەوانە دێت. هەر لە دێرین زەمانەوە ئەتوانین بڵێن لە ئاینی زەردەشتیەوە، لە دوایەوە ئاینی مەسیحیەوە، ئاینی یەهودیەوە، پاشان ئاینی ئیسلامەوە، هەورامان هەمیشە ڕۆڵی بەرچاوی هەبووە لە پێگەیاندنی زانایاندا و بە تایبەتیش لەگەڵ هاتنی فتوحاتی ئیسلامیە، ئازادکردنی ئیسلامیدا بۆ ناوچەکان، مزگەوتەکان و بە تایبەتیش مزگەوتی گەورەی خوڕماڵ یەکێکە لەو شاهید و بەڵگە جوانانەی کەوا ئەو زانستە گەورەیان پێشکەش کردووە. من جملە یەکێک لەوانە مامۆستا ئەبوبەکری موسەنفی چۆڕی بووە ڕەحمەتی خۆی گەورەی لەسەر بێت و یەکێک لەو مامۆستا گەورانە کە جەنابی مامۆستا محەممەد مەلا بەها ئەدین کە لێرە
دەوری کاریگەری بینیوە و یەکێکی لەو مامۆستا بەڕێزانە شێخ مستەفای سەرگەتی بووە کە بەنەوەکانی بابا ناوس معروف و مەشهورن و زۆرێکی تریش لەو زانایانەی سەردەمی ئێمە کە جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت، مامۆستا شێخ سدیقی سەرگەتی، مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود، مامۆستا سەید نورەدین، مامۆستا مەلا عەبدوڵای گوڵپی و کۆمەڵ مامۆستا مەلا مستەفای هانەی دنی کە معروف بووە کاتی خۆی کتێبێکی بەناوی ڕۆڵە بزانی لە بواری پەروەردەشتا بە زبانی هەورامی ئەم زانستەیان بڵاو کردووەتەوە و ئەتوانین بڵین هەر ئەم زاکەڵە پیاوانە کە ئێستا لە ژیاندا نەماون بەڵام دەورە گرنگەکەیان لە ژیاندا ماوە، ئەسەر و جێگە دەستیان لە ژیاندا ماوە، چ لە ڕوانگەی نووسینوی کتێبەکانیانەوە بێت، چ لە ڕوانگەی پێگەکەیانەوە بێت کە ئیشیان تیا کردو وەکو مەجای سیاسی، وەکو مەجای پەروەردەی. ئەگەر تەماشای سەحوەی ئیسلامی کوردستان بکەین ئەتوانین لە ڕوانگەی ئەم کۆمەڵە مامۆستایانەوە کە ناومان بردن لە هەوراماندا ئەم سەحوە ئیسلامیە جارێکی تر دەست پێ ئەکاتەوە. ئەوە تا لە ئیخوان موسلیمین برایانی با بڵین برایان کۆمەڵی برایان کە لە میسرەوە دێنە بەغداد ڕاستەوخۆ ڕوو ئەکەنە منتیقەی هەورامانات و منتیقەی هەڵەبجە و ئەم شوێنە پیرۆزات، چونکە ئەزانن ئەمە پێگەیەکی گەورەی زانستی لەم ناوچانەدا هەبووە. بەڵێ مامۆستا بەدەر لە زانست و زانخوازی علەمایانی و زانایانی هەورامان لە بواری مێژوویی و سیاسیدا ئەوان بەدەل لەبوون لە بابەتی و ئەدەبیدا کە بە چەندەها کەڵەپیا و شاعری بەرز و گەورەمان هەیە لەم بوارەیە. ئایا ئەوانیش هەرتوانیان نیشان بەشانی ئەمانە ئەم ڕۆڵە و پێگەی خۆیان بەرز بنرخێن؟ وەک باسمان کرد زانایانی هەورامان کاتێک کە ئیسلام هاتووە دوو شوێنی بۆ پێگەیاندنی خەڵک و تێگەیشتنی خەڵک وەکو دەعوە و ئێرشاد دروست کردووە. یەکێکیان ناوی ناوە موسەلا کە بۆ نوێشکردن و عیبادەتکردن بێ، یەکێکی تریش ناوی ناوە جامیع بە مەعنا کۆکەرەوەی هەرچی زانستەکانە پێویستیاتی مرۆڤەکانی ئەو شوێنەیە، چ لە بواری عیلمیدا، چ لە بواری سیاسیدا، چ لە بواری ئابووریدا، چ لە بواری ئەدەبی و هونەریدا، چ لە بواری پەروەردەیی و کۆمەڵایەتیەکاندا، لە قەزاوەتدا، لە ئیدارەدا، ئەمانەی هەمووی تیا جێبووەتەوە. تەماشا بکەین ئەم مزگەوتی گەورەی خوڕماڵە کە لە بەردەم کۆمەڵێک زانای گەورەی پێگەیاندوە، یەکێک لەوانە مامۆستای مەولەوی، مامۆستا نالی، مامۆستا قانع، ئەگەر بین ئەمانە لە مێژووی کوردەواری دەربهێنی شتێکی ترمان بۆ نامێنێتەوە. کەوابوو ڕۆڵی مامۆستایانی ئاینی هەرگیسا و هەرگیز لە بواری پێگەیاندنی زانست و زانیاری و ئەدەب و وێژە و شعر و ڕەوان بێژیدا بەجێ نەماون ئیلا لە پێشی پێشەوەن، چۆن لە ئیمامەتدا لە پێشەوەن، بە هەمان شێوە لە هەموو بوارەکانی تریشدا ئەتوانین بڵێن ئیمامی هەموو بوارە عیلمیەکانی ترە. منی کسی می باچونی گولا دارا جا کسی به منی چیزا من ویلم لشارا لکسی به منی چیزا ویلم لشارا من آواری. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ ئەم دەرفەتە، سڵاو و ڕەحمەتی خوا لە بینەران و ئازیزان و خۆشەویستانی هەوار و هەورامانی لە کەناڵی پەیام بەڕێستان بەخێر بن. سەرسەر و سەرچاو هیوادارم ئینشەڵڵا لەم دەرفەتەدا بتوانین ئەو بابەتەی کە بەڕێستان هەڵتان بژاردووە پەنجە بخەینە سەر لایەنە گەورە و گرنگەکانی و ئەوەی کە پێویستە ئینشاءڵڵا بە بینەران و بیسەرانی خۆمانی بگەێنین ئینشاءڵڵا. خۆشەویستان، سەبارەت بۆ پرسیارەی جەنابەت کە ڕۆڵ و مێژووی زانایانی هەورامان لە سنووری هەورامان، تەمان هەورامان
دوو بەشە هەورامانی ئەمدی و هەورامانی ئەودی و کە هەورامانی لۆن و هەورامانی تەخت یعنی پێک دێنێ لە هەردوو هەورامانەکەدا چ هەورامانی ئەودی و ئێران چ هەورامانی سنووری عێراق ڕۆڵ و کاریگەری زۆر گەورەیان هەبووە لە مێژوودا لە هەڵکەوتنی کەڵەپیاوی زۆر گەورە و دانا و زانا و ئەدیب و سیاسی و ڕۆشن فکر و ڕۆشنبیر و کاریگەریان هەبووە لە بواری سەربازی لە بواری سیاسی لە بوارە جیاجیەکاندا بەڕاستی ڕۆڵ و پێگەی گەورەیان هەبووە لە دروستبوونی یان لە هاتنی ئیسلامەوە پاشەوەی کە ئیسلام فتوحاتی ئیسلامی بووە ئیسلام گەشتووەتە هەموو شوێن و شارەکان گەشتووەتە هەموو شوێنێکی دنیا دیارە هەورامیەکانیش کە بەشێکن لە میلەتی کورد کە بە لەهجە و بە شێوەزاری هەورامی ئاخاوتنەکەن و ئەدوێن ئەوانیش پێگەیەکی گەورە و گرنگیان هەبووە لە مێژووی ئیسلامدا لە مێژووی گەیاندنی پەیامی ڕەب العالەمیندا ئیتر زانایانمان کە دەستیان کردووەتە داوەتە خوێندن و خوێندەواری و وەرگرتنی زانست و علومە شەرعیەکان هیچیان کەمتر نەبووە لە زانا عەرەبە گەورەکان وەکو ئیمامی شافیعی وەکو ئیمامی نەوەوی ئەوانە دیارە میلەتی ئێمە زیاتر لەسەر ئەو مەزهەبە دەڕۆن و ڕۆشتوون ئێمە کەڵەپیاوی زۆر گەورەمان هەبووە کە زۆر شارەزا بووە شان بەشانی ئەو زانایانە تەنها لە کوردستانە لە هەورامانان نەیان خوێندووە نەوەستاونەتەوە بەڵکو چوونەتە شوێنەکانی تر بە شوێن عیلمە چوونەتە ئەزهەر چوونەتە زۆر شوێنەکانی تر بۆیە ئێمە مەدرسەکانی بیارە مەدرسەی خەرپانیمان مەدرسە و حوجرەی خورماڵمان مەداریسەکانی هەڵەبجە و هەورامان بەڕاستی توانی بیانە خزمەتێکی گەورە بکەن هیچی کەمتر نەبێت لە خزمەتی ئەوەی کە ئەزهەر کردوویەتی و ئەو خزمەتەی کە پێشکەشی کردووە لەوانە ئێمە مامۆستا و کەڵەپیاوی زۆر گەورە هەڵکەوتووە وەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس کە جێگەدەستی دیارە و لەسەر ئاستی هەموو دنیادا و هەموو خەڵک بەڕاستی خۆی بە قەرزاری ئەو پیاوە ئەزانێ بەتایبەت عەرەبەکان چاک زانیویانە کە ئەو پیاوەکەیەوە لە چەندین شوێنی دنیاوە هاتوون لای ئەو پیاوە زانستیان وەرگرتووە و بگرە خەڵکەکەی کە شادی ئەوەی بۆ ئەدا کە لە ئیمامی شافعی یا لە ئیمامی نەوەوی بیر و بۆچوون و فکر و فقهی زۆر فراوانتر بووە دکتۆر مستەفا زەڵمیمان هەبووە کە لە ئەزهەر خوێندوێتی مامۆستا حەسەنی دەزڵیمان هەبووە کە زۆر عالمێکی گەورە بووە لە ئەزهەر خوێندوێتی دواتر گەڕاوەتەوە دەزڵی عولەمای زۆر گەورەمان هەبوون لە کۆن و لە نوێدا کە بەڕاستی جێگەدەستیان دیار بووە لە حوجرەکان لە پێگەیاندنی فەقیە لە پێگەیاندنی لە برەوپێدانی زانست و زانیاری لە هەموو بوارەکاندا جێگەدەستیان دیار بووە لە بواری سیاسی و سەربازی و لە ڕوبەڕووبوونەوەی زاڵمان و نەیاران ڕۆڵ و کاریگەری گەورەیان هەبووە چ لە سەردەمی جەنگە جیهانیەکان کە دروست بووە یا سەردەمەکانی دواتر کە لەو مێژوەی کە لە ئێمە نزیکە لەگەڵ حیزبی بەعسی گۆڕ بە گۆڕ کە کەڵەپیاوی گەورەمان هەبووە لە زانانی ئیسلام توانیویانە ڕوبەڕووی حیزبی بەعس ببنەوە و شۆڕش بکەن شۆڕش بەرپاکەن سیاست بکەن و دەوری گەورەیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی زاڵمان و پێشەوە و پێشەنگ و قودوە بوون کە سەحوەی ئیسلامیان دروست کردووە و خەڵکانێک شوێن ئەو ئاڵای جیهادەی کە بەرزیان کردوێتەوە شوێنیان کەوتوون عولەمانی هەورامان لە هەموو بوارەکاندا لە هەموو شوێنەکە ڕۆڵ و کاریگەری گەورەیان هەبووە لە هەموو بابەت و لە هەموو بوارەکاندا الحەمدولیلا من گەشتبینم چونکە ئێستاکەش بەردەوام مامۆستایان لە هەوراماندا لە مەدرسەی بیارە لە هەڵەبجەی شەهید لە دەڤەرەکەدا و بگرە فراوانتر بووە ئێستاکە زانایانمان لە شارەکانی تری کوردستان جێگەدەستیان دیارە لە مزگەوتەکانە
لە هەولێر لە سلێمانی ینی فراوانتر بووە جاران تەنها بیارەوە ئەگەر خوڕماڵ و خەرپانی بوو بێ ئەسە لە هەموو شارەکانی کوردستانە مامۆسایانی هەورامان ڕۆڵی گەورەیان هەبووە و کاریگەریان هەبووە جێگەدەستیان هەیە ئێستا کەش لە دروستکردنی حجرە لە سلێمانیدا حجرەکان هەمووی بەدەستی مامۆسایانی هەورامانەوەن بە زۆری ئەوانەشی کە مامۆستان لەوێ ئیلا لە بیارە و لە هەڵەبجەدا پێگەیاندراون و زانست و زانیاریان وەرگرتووە لە شارەکانی تر خزمەت ئەەکەن هەر مامۆستایەک ئەبینی لەم کوردستانەدا یا لەم عێراقەدا بەشێک خۆی بە منەتبار و قەرزارباری مامۆستایانی هەورامان و هەورامان ئەزانێ کە لەوێەوە عیلمی وەرگرتووە و لەوێەوە پێگەیشتووە ئێستا چەندین مامۆستای گەورە و باشمان هەن الحەمدولیلا دکتۆرایان هەیە و حوجرەیان هەیە گەورەترین خزمەتەکەن کە جێگەدەستیان دیارە جەنابی مامۆستا عەبدوستار ئەسەف هەورامانی کە لەم دوایانەدا کتێبێکی چاپ کرد کە خوا جەزای باتەوە و بەردەوامیشە مێژووی زانایانی هەورامان کە تێیدا بەدەیان مامۆستای تۆمار کردووە و مامۆستایانێکیش کە ئەگەر ئێمە نەمان ناسیون مامۆستا پێی ناساندوین و کە چەند مامۆسایانی هەورامان جێگەدەستیان دیار بووە و هەوڵیاندا و ئێستاکەش ئەلحەمدولیلا من وای ئەبینم مامۆستایانی هەورامان یا مامۆستا هەورامیەکان جێگەدەستیان زۆر دیارە حەز ناکەم ناوی هیچ کامیان بێنم تەنها ناوی شوێنەکان ئەڵێم لە هەڵەبجە لە هەورامان لە سلێمانی لە هەولێر لە هەموو شوێنەکانە مامۆستایانی هەورامانمان هەن جێگەدەستیان دیارە و بەردەوام مامۆستایانی هەورامان لە برەودان لە گەشەکردن بە خۆیانەدەن بە زانست و زانیاری خۆیان بەجێ نەماون ئەلحەمدولیلا لە ئەزهەر لە سوودان خەریکی خوێندنن هەمووی لەسەر دەستی مامۆسایانی هەورامان پێگەیشتون لە حوجرەکانی هەورامانە پێگەیشتون چونکە هەورامان بە حکمی ئەوەی کە ژینگەیەکی پاکی هەبووە و شوێنێکی ئارام بووە باخ و باخاتی تیا بووە شوێنێکی بە هاویندا بەڕاستی بە تایبەت بە بەهاران و هاویندا شوێنێکە یعنی حەدی نەبێ ماشاءڵڵا ئەڵێی بەهەشتە بەهەشتی سەرزەویە لە ڕووی ئاوەدانی و ژینگەیەکی پاک ئەو حجرانەش کە لەوێ بوون ئەوە زیاتر سەرنجی خەڵکی ڕاکێشا و هاتوون لەوێ خوێندویانە حتا مامۆسایان لە ئێرانەوە لە ئێرانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە با بڵێن هاتوون لە عێراقدا لە مەدرسەکانی هەوراماندا لایەزال ئێستش لە هەورامانەوە ئێستش چەندین فەقیەمان هەیە لە بیارە کە لەو دیوەوە لە ئێرانەوە هاتوون لێرە ئەخوێن و خەریکی خوێندنن هەموو مامۆستایان بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان منەتبار و قەرزارباری زانایانی هەورامانن و لێرەوە سەرچاوەیان وەرگرتووە و لێرەوە تەخەڕوجیان کردووە و لێرەوە دەرچوون و بوونەتە مامۆستا و ئەو کلیلەی کە پێویست بووە یا ئەو قوڵفەی ئەو کلیلەی کە پێویست بووە بۆ زانیاری بکرێتەوە زۆرینیان لە هەورامانەوە ئەو کلیلەیان وەرگرتووە چوونەتە ناو بابەتی علم و زانست و زانیاری زۆرێک لە مامۆستایان کە لە سۆشیال میدیاش دیارن و ئێستا کەسانی گەورە دکتۆر و پرۆفیسۆریان لێ دەرچووە کەسانی گەوریان لێ دەرچووە لە زمانی خۆشیانەوە ببیسەکە بە شێوەک لە شێوەکان سوودمەند بووە لە زانانی هەورامان و لێرەوە ئینتاجی وەرگرتووە و لێرەوە سوودمەند بووە و کلیلی زانست و معریفەتی لێرەوە وەرگرتووە. دنيا بي وفا وخوال عاقبة مرقاو مامۆستایان مێژوو هەورامانی علەمایە و هەورامانی جەکەیە و کەی دەستشمەنەکردن ئێمە مەتامێ تەحدیدشکەمی واچێ ئەچی فڵانە دەیەقەوە دەستپەنەکردن چونکە هەورامان پێگەوە ئاینی کۆنش هەن
ئی پێگە ئاینیە کە بەسە زەردەشتێکە باسکریان یا وەکوپانەی کە پیری شالیار نمونە و ئانەی بێن کە ئێمە دوێ جار پیشەلیارمان هەن پیشەلیاری قەدیممان هەن و تازەمان هەن پسە بە ڕەحمەت مامۆستا مستەفا و سەرکەتی باسشکەڕۆم ئێمە دوێ پیشەلیارمان هەنێ و قەدیمەشا صاحب و کتێبێ بیان کە کۆمەڵێەوە ئەدەبیاتێەوە دینیش تەنەبیێنی کە خەڵشە سەر پەروەردە کریان و دواتر کە ئینە تەرجمە کریان و یانی یاوان و دەست و خۆرانیەک خۆنەکە بە تایبەتی ئانیشا کە سەردەم و ئیسلامینە تاوانشان نوێنەر و وێشە کیانە پێشار و مەدینەی مبارەکی چاگە ئیسلامشە وەرگێرتن و یاوێنی پەیامەیە کە پەیام و ئیسلامی وڵام دەرەوە ئاخواستا بێن کە خەڵک و هەورامانی هەنەش دماتر ئینە گێڵانەوە ئامانە پێی هەورامانی کاتێک کە سوپا مسلمانە یاوێنی ئی منتێقە ئایا بە پێشوازی ئامێنی پێشوازی سوپا و ئیسلامی شاکردنە چونکە قورئانیشنە ئەگەر ئێمە گەڵمەوە پێ سوورە مبارەکە و فەتحی باس و ئا حاڵەتیما پێی کەڕۆ کاتێک کە ئەعرابێکی گلەیە شاکرد دەچانەی ئایا ئەی محەممەد چی مامە بەریسنی بێمە صلی الله عليه وسلم چی مامە بەریسنی بێمە ئانێ ئێمەش جەنگ و جیهاد کردمێنەوە و دەستکەوتمان دەستگنەوە خی گەورە وڵامش دێەوە فەرماواش دەی ئەی محەممەد بانگەوا ساکەرە پێی جەنگ و قەومێەوە کە ساحب و تند و تیژی و ئازایەتی و نەمەردینی بەڵام ئیق گەلە کە ساحب و ئیچ سیفەتە تایبەتیانی دڵنیا بە ئەی محەممەد جەنگتەنی تۆ مەکەرە جەنگتەنی سوپا تۆ مەکەرە ئەبوو هورێرە ڕەزا و ڕەحمەت و خوایش بەنە بە فەرماوە هەمول ئەکرات ئانە کوردەکێنی ئیتر سوپا مسلمانە کە یاوێنە ئی منتێقە خەڵک و هەورامانی وەرئانی پاشخانە هینی ئاینی شابیان بە گەرمی پێشوازی شاکردن دەسپا و ئیسلامی و مسلمانە و دلێشانە تەفاعولە تایبەتی شاکردن کاتێک کە پەیام و ئیسلامی یاوان وێگە چونکە ئاپاشخانە دینیە شابیان خەڵک و هەورامانەتی ئیتر دینەکەشا قبولکردن کە دینەکەشا قبولکردن چەندی قبولکردەی دینەکەی نەنیشتێنە لە دیار و ئانێ و هەتەنها دینەکەی قبولکەرە بەڵکو تەفاعولەوە کۆمەڵایەتی گەورە و دینی گەورەشە چەندی دینەکەی کردن پاشەوە کە ئیساتی ئاسارەکەش دیارە ئاشوێنەوارەیە کە ئێمە دلێ خەڵک و هەورامانی ئیسەکەی بینمێشە گەر ئاسەوارە هینی زادۆ ئاروی نییەنێ زادۆ ئاڕوێنێ کە سوپا مسلمانە یاوێنە وێگە زادۆ ئانەینە کە تەفاعول چەندی دینەکەی کریان پەیام و ئیسلامیشا وەرگێرتن جا قورئانەکەی یاوێنێنە پاشان دەستشارکردن بە تەبلیغکردنەوەی قورئانەکەی وەرگێرتەوە ئا قورئانشا کە یاوان بەدەست وەرشایگێرتن و دیسان دەستشارکردن بە پەروەردەکردنی تاکی سەرش ئینەچە جەمێژوونە دیارە بە ئاشکرا شوێنەوارەکانە پرسە ئاماژم پەنەدا دیارە ئا شوێنەوارێکە ئیساتی ئێمە بینمش هاورامانە بێی فەقیەکە بێی حجرەکە بێی خانەقاکە ئاسەوارەوەنچانەیە کە چاڕۆوەن ئیسلام کە یاوان ئی منتێقە بە ینی بە شێوازەوە ئستیقبالکردیان و وەرگیریان ڕنگدانەوە سەر و ژیان و سیاسی و کۆمەڵاتی خەڵک و هەورامانی بیان مامۆسا چەنی پێشکەوتنەکە و ژیان و ئاروی تەکنۆلۆژیا علم و زانیاری ئایا ئاعلم و معریفەت و علەمایە هەورامانی چنی ئی زەمانەیە تاوانشان بەشان و ئایشە ئەسپ و وێشتاوە بۆچی بوارەنە یان ئیسێجا زانست و زانیاریە ئافیر بیەی تاکی جە کۆمەلگا و هەورامانینە ئیسێج هەر بەردەوامە بەڵێ ئەمە تامێسە نمونەوە زین نەما هەن کە دکتۆر مستەفا زەڵمین بە ڕەحمەت بووم کە گێڵای فرەکردن کوردستانرە فرە منتەقەکارە گێڵان و کاتێک کە ئێمە ژیان نامەکە جوانمەوە من بێم هەست بە ئانەیە کرد و کە کاتێک ملو خزمەت و ژیان نامەکەش هەستپانەی کرد و کە من غەریبنە چی چونکە ئامانیایە کە ئاپاڵ و عیلمینە گێڵان پێش ئێمە بەردەستە نەبیێن و ئا ڕووداوێک کە ڕۆشاکردنە ژیان و کەسایەتی ئای ئینسان کە وانۆشا و دڵش پەڕ بوو دڵش پەڕوە پێی کەسێوە هەورامی زوانی کە شوونی زانست و زانیاری ڕگەڵان چنمانیان پێناوشنە مامۆستا ئەحمەد بە ڕەحمەت بە پێش گەڵماناوە هێڵان پێوە دانیشتبوونە دوان پێی نێ
دەگاونی لامەریوانی ماتە دوێ ڕوێ من بە پایلوان ئاڕارە دما ئەنێ کە ئەوانەوە ڕۆ عەسە دێرێ بێن مامۆسای پەنەوە تا ڕامانیە نەفەقی وەرگێرمێ جا بۆ تەماشەکەرە کە خەڵکو و ئیسلام خواز و یا زانست خواز و هۆرامان ناتی پاو ئازانی سێرە تنی گێڵێ بە تندمانیە بە تا بەدەستە ئاردن و ئێستا قۆناغ و ئاروینە هیچ کائینەوە نییە ینی بربەستێ نییە وردم و زانست و خەڵکو هۆرامانی نەوتنی هینەکە تەنی زانستەکەی ترینە و بوارەکەی ترینە و تەنی خەڵکی تری بەڵکو خەڵکو هۆرامانی ئێستا گێڵان و پێ ئازانستا و پێسا ئاماژەم پەنەدا کتێبێکی دکتۆر مستەفا زەڵمی بە ڕەحمەت بۆ ئیساتێ سەرچامە و وانە و زانکۆکا و جیهانینێ نەک جە عێراقنە بەڵکو جە میسرنە بەڵکو جە ئەندەنووسیانە بەڵکو فرەوز زانکۆکا و ئازانکۆیانە کە علومی شەرعی وانە بە پێسە سەرچاوی بەکارمەیە و پێسە توێژینەوەی زانستی پێ توێژینەوەی زانستی بەکارمەیە و قسەکەش بە هەند وەرگیریە و ڕەئیە و بۆچوونێکێش پێسە بەڵگە نامی تەماشە کردە ئینە گەورەی زانایە و خەڵکو هەورامان نیشانم و دما ئانێچە ئیساتێ چەندی تەکنۆلۆژیا سەردەمی ئیسە ئی کتێبێ دکتۆری ئینێت لە ئەتەرنێتینێ هەجاگەر جیهان نەگەرێکەوە بە مایاوەر و دەست کەواتە زانستەکە کە هەورامان نەبیێن یا هەر منتیقە نەبیێن سەر و قەڵەم و هەورامانیەکە ئاماندی ئیساتێ هەجایگەنەوە بۆ تۆ تاوی سوودمەند بیچەنەش کەواتە تەفاعلە گەورە بین و تەکنۆلۆژیا نوێنە و زانستەکەی نەکریان تاومێ بەشانازی و باسکەمێسە تەکنۆلۆژیای نەخزمەت و ئازانستانێکە مامۆسایان و خەڵکو هەوراماناتی بەرهەم ئاردن و پشکەشاکەرن بە جیهانی ئیسلامی منی کەسیمی بەچوونی گەڵاو دارە ژا کەسی بێ منی چدا من ویڵم لێ شارە لە کەسی بێ منی ویڵم لێ شارە مامۆسایان چنی سلێمانی سێکوچی و بەنامەی سێکوچکە و بابانی جە هەورامانیش نە سێکوچکەوە ما بیەن سێکوچکەوە عیلمی ئەگەر باسی ئی سێکوچکەی ما پێیکەری سێکوچکەی عیلمی جە هەورامانن بە مەعنا یەرێ مەدرەسەی گەورەی ئەچی ناوچە و هەورامان و ئێمەنە وجود شابیان کە یەکەمین شا کەرۆ مزگی گەورە و خوڕماڵی دووەمین شاگەرۆ دەگا و خەرپانی کە مامۆستا مەلا عەبدوڵای خەرپانی معروفە یەرەمینی چاکەرۆ بیارەی شەریفە چونکە بیارەی شەریفە جەدیدە تازەن ئەمما سێکوچکەی عیلمی یعنی یەرێ مەدرسەی گەورەی کە فەقیه مامۆسێ جە هەر چوار پارچە و کوردستانی وێ ئامێنێ ئەچی مەدرسانە ئەچی قوتابخانانە ئەچی حجرە جوانە عیلمیانە ئیسیفادە شاکردن چا سەردەمەنە ئیشارەشا جە ئامەدەنە جە دیمەشقەنە بە سێکوچکەی عیلمی هەورامانی کردن کە بریتین جە مزگی گەورە مەدرسە و مزگی فورماتی مزگی مەدرسە و خەرپانی و مەدرسە و بیارەی شەریفەی چونکە پێگە و زانایە ئاسانی بەدەست نامان ئی زانێ تامێ واچمێ زانێ کوردەواری هەر چوار پارچە و کوردستانی گێڵێنی شوونی ئانەیرە کە چیا گێوەنە مامۆسێوە دانسقە مامۆسێوە پڕجە عیلم وجودش بیە بۆ لوێنی خزمەتش پێی نمونەی مامۆسای مەولەوی ڕەحمەتەوە خوای گەورەی سەر بۆ خەڵکو تاوگۆزین خەڵکو گەرمیانی بەڵام بە مامۆسای هەورامی معروفە وەروچیشی وەرانی یەکەم ئامان چی محوەر و هەوراماناتینە وێش فیر و عیلم و زانست تێوەکردن کە علم و زانست و زانیاری ئەنە گەورە بیان لاشۆ زمانە ئەڵایەکە وێش فکرە شیێنە وەرەستن کتێبەکەش بە زمان و هەورامان نووسن چی چونکە قەواعیدی بیان هەر زمانەکەی چش دووهەم ئی مامۆسا هەر پینەی قەناعەتش نەکردن لەوان پێی دیاربەکری لەوان پێی تورکیەی شوونی عیلم و زانیاریە چاوە گێڵانەوە پێی سنەوە جارێوەتەر گێڵانەوە پێی منتیقە و شارەزووری و هەورامانی و ئی کوردستان و باشوور و وێمە شوونی عیلمیرە ئینە یۆن چا پێگە گەورە کە زانایێ
جەسەردەمەوەڵینەکانە بە جوهد و مانیایی وێشا بەدەست شا ئاوردن پێسە ئا جوهد و مانیایە نیە ئیسەتی تۆ دەست بنێ کلیکێکەری جە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکانە گرد و عیلمەکات پێ باروەردنی ئاکاتە ئاڵی گێڵێنی چەنی ئیمامی بوخاری شوونی حەدیثێ وەرە 6 دانە مانگی ڕاش بڕیێنە پێی کۆکردەوە حەدیثێوە سەحیحی بە هەمان شێوە ئازانێچە لوێنێ شوونی عیلمیرە پێسە مامەسای مەولەوی وێش فەرماوە ئەگەر ئینسان ڕەنج بڵۆ گەنج بەرەوە حتا ڕەنج نەڵێی گەنجی چ مەبەری ئاڵ ڕەنجشدا گەنجی چش پێوێش دروست کرد ئینە پەنەژ ماچە سێ کوچکە عیلمیەکە و زانستیەکە و منتیقە و هەورامانی کە مزگی گەورە و خورماڵی و خەرپانی و بیارەی شەریفین کە تا ئیسەی تامێ واچمێ دوێشا بەردەوامێنێ مزگی گەورە کە مەدرسە عەبدوڵڵا ئیبن عومەرین دووهەمیچە خانەقا و بیارێن کە تا ئیسەتێ ئی بە دووە کوچکەیی منەنەوە بەڵام سێ کوچکە یەرەمینشا دما مامۆستا مەلا عەبدوڵڵای بەڕەحمەت بۆ دەرەجەش عالی بۆ ئیتر کۆتاییش پەنا ئامانشا مامۆسا ئێمە چێشکەرمێ هەر پاسەکە جنابت ئیشارەتت وسەر جڕابردونە عولەما و زانایە و شاعیر و کەڵەپیاکی ئێمە چنەها شار و چنەها مانگ ڕێشاکەین تاشنەوە عیلم و زانیاریەوە نەلوێنێ جەکاتێنە ئارۆنە عیلم و زانیاری دەستخستەی زانیاری فرە ئاسانە ئێمە چێشکەمێ کە تامێ عیلم و زانیاری کە ئەپاسە قەدیم پا ناڕەحەتی دەست و ئێمە کەوتن ئیسە ئێمە تاوانش بنەوە بە جیلی داهاتووی یۆتر چا بابەتا کە جەنابەت ئیشارەش پە نەکردی مامۆستا مەلا حەسەنی دزڵی کە قوتابی بیان دکتۆر مستەفای زەڵمی کە قوتابی بیان ئەچی مزگیانە مامۆستا سەییدی هەورامی تەلەبە بیان ئەچی مزگیانە یا ئەچی مەدرسە و عەبدوڵڵای ئیبن عومەرینە لوێنی بەغداد چاوە لوێنێ میسر دمایی گێڵێنەوە دووبارە هەمان یاگی وێشە پێی بەدەست ئاردەی عیلم و زانیاری تەنها هیممەت تێژگەرەکە تەنها جوهدێژگەرەکە تەنها ئامادەسازیە وێتگەرەخشا کە تۆ هەوڵێ دەی هێممەتکەری پێی ئانەی عیلم و زانیاریە جوانە کە ئیسەتێ تاویجە گرد و دنیێنە بە یەک کلیک باریش وەردەموێت باریشیانەوێت جیانێت تۆ بلیشیونی عیلمەکەرە ئیسا عیلمەکە بە یەک کلیک مێپەی یانەوتۆ مێپەی وەردەموتۆ تەنها هێممەت تێژگەرەکە هێممەت بەرزیە ئارۆ کچێک کەم بیانەوە دلێ هەم فەقیەکانمانە هەم مامۆسایەکانمانە هەم حەکیم و ژیر و داناکامانە ئەشم هێممەت بەرزیە دروست کەرمی هەدەفە ئەساسیەکێنێ کە بریتین شانەی مامۆسای وەڵینی گەرەک شابیان یاوا پێگەی عیلمی و دما ئانی ڕنگدانەوەی چاو پێلی کۆمەڵگە و کۆمەڵایەتی بەس ئارۆ هەدەفەکی گومە بیێنێ تەنها مەبەستەکە ئانن ئەگەر وێچت فیر و عیلم و زانیاریکەری نەڵیشۆ بە خەڵکی مشکلەکە ئیناچەنە یعنی جیاوازە ئانیەتە کە مامۆسێ و زانایە وەڵینی بیەنشا پێی بەدەست ئاردەی عیلم و زانیاری پێی بەدەست ئاردەی ئی حکمەتە جوانەیە ئارۆ کچێ زەعیف بیان هۆکارەکەی چش دنیاگەری ئاڵی پشتیشا بە دنیا نەبەستێبێ پشتیشا بەخوای بەستێبێ ئێمە پشتیمان بە دنیا بەستێنە پشتیمان جا تەوەکل و خوای کردن یعنی تامی واشمی بەجۆ جۆرەکە بەداخێکەوە یعنی کە ئینەیە واشمی دەستخستەی واشمی زانیاری ئارۆنە جەپێنا و خەرشکردەی مەعیشەتی تامی واچمی ئارۆ زانیاری بەدەست ئاوردەی پێی یەرێ سیفاتان سیفاتی یەکەمش پێی ژیانین مەعیشەتین کە مامۆسای وەڵی نێشوونی ژیان و مەعیشەتی لێ نەگێڵێنێ پێسە مەریچڵەکە بەیانی زیێنێەوە خی گەورە ڕستخش دێنێ چون دەگا بە دەگا لێنێ چی دەگەێنانە ژواردن خەمو ئەو دەگەکیش نەبێن یەقینش بیان کە خوا ڕستخش بۆ یەقینش بێن کە خێرخوازێ هەن بەڕژۆ پەیانەی مزیەکان نانش بۆ بەس ئارۆ ئینسانەکە گەرەکشا وێش ساحب و وێش بوو یعنی پشتیش بەخوای نەبەستێنێ هەر پێسە ئامرۆچەیە کە حەزرەت و سولەیمانی کاتێک کە قسەی شەنی کرد واتش تۆ ساڵێنە چەند دنە گەنمی کەری دەرخواردوێت واتش یەک دەنێ ئاش دنەگەنمێش بۆ دلی شیشەوە مرۆچەکەش بۆ دلی شیشەوە و سەرش نیاوە وەران نەزیەوە دما و یەک ساڵی تەماشەش کرد مرۆچەکە نیمۆ گەنمەکێ شواردێ بێ پرسیارش وەنەکرد واتش تۆ قەراربی یەک دنە گەنم ڕزقت بووە ئاخر واتش وەختێک کە من ئیرادە و ژیانەکەم بەدەست و خوای بێ گومانیم نەبێت چانەی کە ڕستقەکەم بە تەمامی کیانەوە بەڵام وەختی ڕستم کەوت دەسووتۆ ئیترشم هەو احتیاتێ پەیوەم کردوونە نیمەش ئاسمە نەوەکو فکرت شیە بووە با بەش و ساڵێ تریش کرد ئارۆ دەزوستەی عیلم و زانیاری بەشێش پێی ژیانی بەشێش پێی کەسایەتین کەجا ئەسڵنە ئەگەر تۆ نیەتەکەت پێی خوای بۆ ژیانی چ دەستگن و پاڵشنە
و علمیش دەستگنەوە پێسە مامۆسای پیرەمێرد ڕەحمەتەوە خوای سەر بۆ فەرماوە ئەگەر گەرەکت بۆ دنیا دەستوزیلوە شوونی علمیرە ئەگەر گەرەکت بۆ کەسایەتی دەستوزیلوە شوونی علمیرە ئەگەر گەرەکت بۆ زانست و زانیاری گەورە بەدەستباری و فێر و تازەگەری و ئیجۆرە چیوابی هەر لە شوونی علمیرە یعنی علم سەرچەمەن پێی بەدەست ئاردەی گرد و تەمام و جانێبەکە و ژیان و ئینسان دنيا بي وفا وخوال عاقبة مرقاو وڵی پرسیارە فرە جوانە ئێمە باو باپیرمان یعنی تاتە و قۆم و کەس و کارما و پیرەکێمە ئەنە دین و ئیسلامی و شیرین و وەشەویست و ئازیز بیان لاشاوە ئەنە ڕێز و حرمەت و عقیدە و عقلەوە گەورە شابیەن خوا و قورئان شاوەشگەرەک بیەن یعنی گەر کەس ئەڵاوتاتەکێ شانازی و فەخر شاکردن ئیفتیخار شاکەمپانی کە ڕۆڵەوە شابوو بلو خزمەت و قورئانی کەروەر وانین یان شاحوجرە وەر و وانایی ئیتر ئەگەر کەسێوەش بێ بۆ بەمەڵڵا خەڵک وەشڵەیش پەنەواسن واتەنش وەشڵەم پەنەڵ کە تاجەوە ئینا سەرەتۆ کە ڕۆڵەکە و ڕۆڵەوە هەن کە ئەهل و قورئانین و نماکەرونە و وەرنمایی کەرونە و وتاروانەوە و خزمەت بە ئیسلامی کەرونە و تاتە و بابا و کەس و کارە چماکە بیەن ئەڵا و قۆم و کەس و کار فرە فەخر و شانازیش کردن فرە وەشحاڵ بیان پانەی کە کەسێوەش مەڵان و خزمەت بە دینی کەرونە و پیرەکێمە ئەنە ڕێز و احتیرام و قورئانی دڵشانە بیان تەنانەت نەکەوتێنی وەڵێ ئاکەسەی کە قورئان زان و وانەوە یان نەکەوتێنی وەڵێ مەڵاکامە وەر و خاترەوانەی واتەنش قورئان ئیناسینەشەنە چەنی گن و وەڵێ قورئانی یعنی ئەنە یعنی عەقڵ و عەقیدەشا بەقووەت بیەن جاوەروانەی فەخر شاکردن کە ڕۆڵەوە شابوو کەوان ئینێچ کارشکردن ئی کولتورە جوانە ڕەسەنە ڕەسانایەتیە کارێوەشکردن کە گەر کەس ئەگەر ئەڵاوتاتێوە حەزکەر و کە ڕۆڵەکەش بنی و وەر و وانایی ئی کولتورە جوانەیچە کارێوەشکردن فرەترین ئەڵاوتاتەکێ قوربانی شادان بەوێ شاو زەحمەت شاکێشان سەربار و فەقیری و ناڕەحەتی ژیانی ڕۆڵەکێ شاکیانێنی وەر و وانای بەخاترە و ئانەی کە فێرێ بە و بەخاترەوانەی کە علومی شەرعی وەرگێرە هەتا وەکو ڕۆ قیامەتینە سەربەرزێ با بەهۆ ڕۆڵەکە شاوە و ڕۆڵەوە جوان وزاد لێ کۆمەڵگای بەڵێ تەئسیر و کاریگەری عالش عولەما و منتیقە هۆرامانی بەڵێ بە تەئکید فرەک تەئسیر و کاریگەریش بیان سەر و یاونایپەنەی تاکی ینی خەڵک پاشیوە بەرهەمامان و ورکەوتن جاورامانەنە خەڵکێەوە بەڕاستی مصلح بیان خەڵکێ مفسید نەبیان خەڵکێەوە ئارام بیان حەزش بەکار و کەسابەت و ژیان و وێشکردن و هەمیشە هەوڵشدان کە پێوەژی وای چەنی خەڵکانی تەری چەنی پێکاتەکای تەری کەرۆنەت بۆ ئەوکای تەماشەکەری هەر کەس ئەگەر ئاما بۆ هەورامان ژیوا بوو ینی ئەنە ڕێز و ڕێزەژگیریان بە ئاوات بێن جارێەوە تەربیەوە هۆراون یا کە لوانۆ شۆنۆ مەنزڵ و وێژجا عەرەب بیە بوو یا سۆرانی بیە بوو یا بادینی بیە بوو یا وەکو فارس بیە بوو تورک بیە بوو ڕاشکەوتێ بۆ جەڕا و سیاسەتی و ئاما بوو یا جەڕا و دەوڵەتی و ئاما بوو یا بەهوو تیجارەت و کاسبی و ئاما بوو ئی منتیقە و ئێمە ئەنەش ڕێزوەنەگیریان ئەنە خەڵکەکەمە عالبیان تاک جوان پەروەردەکردیان جەر بەهوو ئی دین و ئیسلامیۆ تەماشەکەری جەنویستەکانە باس کردیان کە خەڵک و هەورامانی چەند خەڵکێەوە عال و ئینیشابیان جەگرد و بارەکاوە جاوروانەی بەڵێ زانیان تەئسیر و کاریگەری شابیان جەگرد و بوارەکەوە سەر و تاکی حتا ئێمە چی دمایاوە مامۆستا ئەمەلە ئەحمەد کاکە مەحموود ما بیەن دەرەجەش عالی بوو کە خەڵک و هێڵان پێن و مامۆستا حەبیب محەممەد سەعید بەڵخەیی بەڕاستی یعنی جەنویستەکاشەنە تەئسیر و کاریگەریش بێ کە زیاتر مێژوو تەریخ و هاوڵا و پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەسحابەکە و پێغەمبەر صلی الله علیه و سەلەم نویسێوە کە ئینسان وانێشۆ یعنی موچرکی ئێنی گیان شەرە
یعنی پەروەردەوە بێ بەڕاستی نەجوان گۆشکردی و پەروەردە بێسەر و ئاباس و هاوڵا و ئەسحابا و پێغەمبەری صلی الله علیه وسلم ینی کەسانێ پەروەردە بێنێ فرەفرە بە جوانی ئێنێ دنیا و خزمەتی و کەسێ وەشچەنە بەرهەم ئێ و پەروەردە بێ کە پێسە ئەسحابەی فکرکەرەوە کە دڵەوە فرە پاکش بوو و خەڵکما جە خوڕماڵ و واچمی ئیلاولاوە فرە و جارە لوان پێی سیروانی پێ وتار و مامۆستا ئەحمەد کاکە مەحموودی کە خەڵکێ وەشچەنە ورکەوتن جەگرد و پێگە و چینەکە کە بۆ بە مجاهید بۆ بە مفەسیر بۆ بە کەسێوە بەڕاستی دیندار و دژ و ستەم و زوڵم و زۆری مردەوە جەگرد و کاتەکانە ئەنە تەسیر و کاریگەریش بیان بەڕاستی سەر و تاکی و بیەی حوجرەکامە جە شۆنەکانە کە باسما کرد جە بیاری و جە خوڕماڵ و جە خەرپانی و جە هەڵەبجەی شەهید و هەورامان نەکە بیەی شابیەن بەڕاستی کاریگەری شابیەن جەبوار و وانایە و جەبوار و پەروەردە و ئەخلاق و ڕەسەنایەتی و پەسەنایەتی جە منتیقەکەنە و تاکی عال بەرهەم ئامان منی کسی می با چونی الله داره جا کسی به منی چیز من ویلم لشاره لکسی به منی چیز ویلم لشاره من آواری و تنی بخوا خیلی سیتم نجیاتی شعیم رفیق خیمم